رب العالمين والصلاة والسلام على رسول الله. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. فرخوازانی خۆشەویست لە وانەیەکی تر لە وانەکانی تەجوید کە خوای گەورە تەمەنی پێدان جارێکی تر بینەوە خزمەتی پشتیوان بەخوای گەورە کۆتاوانەمان دەبێت لە مەددەکان وازبێکم بۆ ناردبوون ئەگەر دواتر بەبیرە خۆتان بێنەوە هەموو بۆ کردبوونە هاوکێشەیەک کە مەددەکانی بەگشتی ئەم 4-5 وانەی کە شەرحمان کردووە بەگشتی هەمووی لە ناو یەک وەرەقەدا دەتوانیت مراجعەیەکی بە ئاسانی بکەیتەوە. هەموو چەند حرەکە درێژ دەکرێتەوە، چەند جۆرە مەدمان هەیە، هەمووی تێدا دیاریمان کردووە. ئینشاءڵڵا پێداچوونەوەیکی بکەن. ئەمڕۆ کۆتایی بە بابەتی مەددەکان دێن. ئینشاءڵڵا باسی مەددەکانمان کرد. گوتمان مەددەکانی فەرعیمان هەبوو کە سەبەبی هەمزە و سکوونمان هەبوو. لە سەبەبی سکوونەکان کە سکوونی ئەسڵی پێی دەگوترێت مەدی لازممان هەبوو. مەدی لازم باسی ئەومان کرد کە مەدی لازم هەمووی 6 جوڵە درێژ دەکرێتەوە. مەدی لازم ئەم مەدەیەکەوە هەمویان 6 جوڵە درێژ دەکرێتەوە، 4 و 5 و 2 نییە. بۆی ئاگاداری بین. گوتمان مەدی لازم تەقسیمی سەر 2 بەش دەبێت، واتە دەبێتە 2 بەش. بەشێکیان پێی دەگوترێت مەدی لازمی کەلیمە کە لە ناو کەلیمەیەکدا. بەشەکەی تر کە ئەمڕۆ دەیخوێنین پێی دەگوترێت مەدی لازمی حرفی. ئاگاداری بین کە مەدی لازمی حرفی. مەدی لازمی حرفی هەر وەکو مەدی لازمی کەلیمی دابەشی سەر 2 بەش دەبێت کە بەشێکیان پێی دەگوترێت مثقل، بەشێکی تریان پێی دەگوترێت مخفف. مثقل واتە بە قورسی کە قورسە، مخففیش واتە بە سووکی و بە ئاسانی دەخوێن درێتەوە. هەر بۆیە ئاگاداری بین هەر وەکو کەلیمەکە دابەشی سەر 2 بەش دەبێت. بەڵام ئاگادار بن لە مەدە لازمەکان حرفیەکان بە تایبەتی لە سەرەتای سوورەتەکانی قورئاندا دێت. ئەمە باسمان کردە 14 پیتمان هەیە. ئەو 14 پیتە لە سەرەتای سوورەتەکانی قورئان کە 114 سوورەتمان هەیە، لەو 114 29 سوورەتیان بەو حرفە مقەتعانە دەست پێ دەکات. ئەو جەلەنا ئەو 29 14 پیتمان هەیە. ئەو 14 پیتەیە کە مامۆستا هینایکەوە ئاماژەی پێ دەکات. بەڵام لێرە لەناو ئەو 14 پیتەی 8 پیتمان هەیە، 8 پیت کە تایبەتە بە مەدی لازمی حرفی. 8 پیتمان هەیە کە تایبەتن بە مەدی لازمی حرفی. ئەم وشەیە لەبەر بکەی باشە کە نووسەر هینایکەوە نەقوس عەسە لەکوم، نەقوس عەسە لەکوم، یعنی حرفی نون، حرفی قاف، صاد، عین، سین، لام، کاف، میم. ئەم 8 پیتە لە سەرەتای سوورەتەکاندا هات، ئەتوو پێویستە لەسەرت بە 6 جوڵە درێژیان بکەیتەوە لە کاتی خوێندنەوە و تەطبیقاتیدا. ئێستا ئەمە زانیمان ئەم مەدە پەیوەستە بە 8 حرف کە ئەم 8 حرفە پێویستە لەبەری بکەی: نون و قاف و صاد و عین و سین و لام و کاف و میم. دێنە سەر یەکەمیان. با بزانین کە دڵێ مەدی لازمی مثقل الحرفی، مەدی لازمی مثقلی حرفی ئەم مەدەیە کە ئیدغامی تێدا ڕوودەدات. هەر کاتێک زانیمان کە ئیدغام لە ناو حرفەکە ڕووبدا، واتە لە ناو ئەو حرفێک کە لە سەرەتا ئەم سوورەتە داهاتیە. ئەمە باسی ئیدغاممان کردی. ئەگەر بێت و میم بگاتە میمی، یان ئەوەتە نون بگاتە میمی، ئەم دوو پیتەمانەیە. ئەگەر میم بگاتە میمی، ئەگەر نونیش بگاتە میمی، ئیدغام دەکرێت. بۆی ئاگاداری ئەم دوو بشێ بن. 6 جوڵە درێژ دەکرێتەوە. دەنا ئەوەکان تریش هەموو 8 لێرە 6. بەڵام بۆ جیاکردنەوە ئەمە پێی دەگوتێت فەقەت چونکە ئیدغامی تێدایە، واتە میمەکە دەچێتە ناو میمەکە یان نونەکە دەچێتە ناو میمەکە. بۆیە ئەم مەدە لە سەرەتای سوورەتەکانی قورئانی پیرۆز داهاتیە 6 جوڵە درێژ دەکرێتەوە. ئەم جۆرە ئەگەر هاتوو ئیدغامی تێدا ڕوو بدات، ئاگاداری ئەو خاڵی بە، ئەگەر هاتوو ئیدغامی تێدا ڕوو بدات ئەمە پێی دەگوترێت مثقل. ئەگەر ئیدغامی تێدا ڕوو نەدات ئەمە پێی دەگوترێت مخفف. لە نمونەکان دەینەوە. یەکەم نمونەمان هەیە، ئاگاداری بین: ئەلیف و لام میم. لە سەرەتا زۆرێک لە سوورەتەکان داهاتیە ئەلیف و لام و میم چۆن دەخوێنیەوە؟ هەمووی 6 جوڵە درێژ دەکەیتەوە. ئەلیف لام
ميم كاتك كدلين أليف أو ألفا أو ألف دو حركة خود ريج دكتوا باشوي لام هكذا يسأل لكن خود بنوسي لام هاد بنوسين لام كوتايكي حرف ميمة لام كوتايكي حرف ميمة لا باشوي كهاتي دي سام ميم هاتيا ألف لام ميم ميم دقاتا ميمي إدغام روددات أما مثقل دروز دبي واتا إدغام دروز دبي بويا بي دقوت ليه مثقل كواتا ميم كا دقاتا ميمي دو زولا لسر ميم كان دمينيو ألف لام ميم بويا أما ليرا مثقل قروددا واتا إدغام قروددا بويا بي دقوت المدي لازمي حرفي مثقل چونکە ئیدغامێکی تێدا ڕوودەدات کاتێک کە دەڵێن ئەلیف لام کۆتایی بە لامەکەی دێنی میمە لە پاشەوەی حرفی میم هاتیە بۆیە میم دەچێتە ناو میمی لە پاشان نمونەیەکی تر ئەم نمونەیەشکە تاسین میمە تاسین میم قایەکە دوو جوڵە درێژ دەکرێتەوە بەڵام سین ئەگەر لە لای خۆت بنووسی سین واتە کۆتایەکەی بە حرفی سینەکە نونە نونەکە لە پاشەوەی میم هاتیە بۆیە نونەکە ناخوێندرێتەوە حرفی میمەکە دەردەبڕی کە دوو جوڵە لەوێ دەمینێ بۆ نمونە تەطبیقی دەکەین ئێستا تایەکەمان مەدێکی تەبیعیە مەدە ئەسڵیەکانە تاسیم کاتێک کە نونەکە دەچێتە ناو میمەکە مە ئیدغام ڕوودەدا بۆیە دوو جوڵە دەمینێ و پاشان میمەکە 6 جوڵە درێژ دەکەیتەوە طاسيم ميم أما أمدو شوينمان هي كمثقلة واتا إدغامي كده رودة كاتيك نونا كده تتناومي مكي كاتيك ميم ده تتناومي مي بوي بيدا قوتريد مثقل لا خالبا مد اللازمي كاتيك لا خالي دونباسي أو دكين مد اللازمي مخفف حرفي أو زارة مخففة سوكا كبيتكاني تر كإدغامي تدانية أو زارة واتا جوازك لير أوي لير دا إدغامي تدا رونا دا لو حرف مقطعانك هش بيتمانبو كعين سين وقاف ولام كاف من أوانا إدغامي تدا رونا بو نمونا لا نمونا دا هاتيا قاف إسابون من سرطاي سورة قاف بخوينيوا تون دخوينيوا 6 جوڵە درێژ دەکەیتەوە چونکە حرفی قافە سەرەتای سوورەتەکان داهاتیە مەدی لازمی حرفی مخففە قاف والقرآن المجيد ئەگەر سیر کەی قافەکە نەمگوتیە قاف والقرآن المجيد غەڵەتە لێرە بەڵام قافەکە دەبی 6 جوڵە درێژ بکەیت چونکە مەدێکی لازمە قاف 6 جوڵە قافەکەی درێژەکەی یاخود نون والقلم وما يسطرون ئەمەش لێرە دیسان 6 جوڵەی درێژ دەکەیتەوە بۆ هەروەها بۆ نمونە سەرەتای سوورەتی ساڵ ئەگە بخوێنین صاد والقرآن ذي الذكر هەموو پیتانە باقی حرفەکانی تر کە ئیدغامی تێدانە هەمووی لە سەرەتای سوورەتەکاندا 6 جوڵە درێژ دەکەیتەوە بۆیە ئاگاداری بن یان بۆ نمە دەڵێ یاسین یایەکەمان لە حەین و تەهوڕەکە مەدەکی ئەسڵیە 2 جوڵە درێژ دەکرێتەوە درێ یا 2 جوڵەیە بەڵام سینەکە کە یاکە سین پێش نونەکەی ڕادۆسی یادێ ئەم یا دەبێتە یاەکی مەدەکی لازمە بۆیە پێویستە 6 جوڵە درێژ بکەیتەوە یاسین بەم شێوازەی وەقف دەکەی بۆیە ئاگاداری ئەم مەدانە بین کە لە سەرەتای سوورەتەکان داهاتیە بە حرفی مقەتەعەکان پیتەکان ژمارەیان 14 پیتە 8 پیتیان تایبەتە بە مەدی لازمی حرفیەکان بەڵام لێرەدا یەک تێبینی هەیە لە تێبینیەکە باسیەوە دەکە وەفی لە عینی تایبەتە بە حرفی عین لە 2 شوێندا هەیتمان کە دەکەوێتە ناوەڕاستی وشە حرفی عین کە حرفێکی دەکەوێتە ناوەڕاستی وشە لە حرفە مقەتەعەکانە بەڵام لێرەدا عین مەدێکی لینی تێدایە دەتوانی بە چواریش بخوێنیەوە
ئەم ملاحەزەیە مامۆستا هینایەوە کە مەدی عین واتە پیتی عین ئەگەر لای خۆی بنووسی ع یا نون عین لەسەر عینەکە حرفەکی حرەکەی فەتحەی بدێ ع دوای یین یاکە ساکینکە نونەکەش ساکینکە دەبێتە مەدێکی لین دەتوانی لە عینی بە چوار جوڵە یاخود بە چوار حرەکە بخوێنێتەوە ئەمەش لە دوو شوێن هەیتمان شوێنێکە سوورەتی ئەلمەڕیەمە سوورەتێکی تری سوورەتی ئەششوڕایە سەرەتای شوڕا و سەرەتای سوورەتی مەڕیەم عینی تێدایە دەتوانی بە شەشش بخوێنی بەڵام ئەولاترە بە شەش بخوێنی و دەتوانی بە چواریش وەکو تێبینی هینایەتی مامۆستا دەتوانی ئاگاداری حرفی عین بە ئێستا تەطبیقی دەکەم بۆ ئەوەی ئاگاداری بی بە شەشی دەخوێنم بە چواریش دەخوێنم بۆ ئەوەی لەلات واضح بی کە حرفی عین دەتوانی حرفەکی لازمە و حرفیە بەڵام دەتوانی مەدیلینیشی تێدایە بۆی دەتوانی بە چواریش بخوێنی دروستە و کێشەی تێدا نییە بەڵام ئەسڵ وایە تۆ بە شەشی بخوێن بۆ نمونە کاف ها یا عین ساد ئێستا ئەم چەند کەلی ئەم حرفەمانەیە دەیخوێنینەوە کە مەدی لازمەکانی تێدا تەطبیق دەکەین کاف دوو جوڵە درێژ دەکەیتەوە کاف و هایەکەش کاف شەش جوڵەیە پاشان هایە دوو جوڵە دوای عینەکە لێرەدا عینەکە دەتوانی بە چوار و بە شەش تەطبیقەکەی سادەکەش بە شەشی کاف هایە عین ئەوە چوارم درێژ کردەوە بزارە عین ساد سادەکەی بە شەش دەخوێن ئێستا کافەکە و عینەکە و سادەکەی دەکەمە شەش ئاگاداری بە یعنی هەژدە جوڵە بۆیە پێویستی بە هەناسەیەکی درێژ هەیە کاف هایە عین ساد بۆیە لێرە عین دەتوانی بە دوو جوڵەش بخوێن بە عەفوەن بە چواریش بخوێنی دەتوانی بە شەش لە سەرەتای سوورەتی شوڕاش بە هەمان شێواز حامیم عین سین قافیش بە هەمان شێوە دەتوانی عینەکە بە چواری بخوێنی حامیم عین سین قاف هەموو ئەوانە بۆیە لێش عین دەتوانی بە چوار جوڵە وەکو تێبینی ملاحەزە ئاگاداری بن تا مامۆستا هینایەتەوە پێویستە ئێوەش ئاگاداری بن کە عین بە شەش جوڵەش دەخوێندرێتەوە ئەمە وەکو تێبینیەک لە خاڵێکی تر کە مامۆستا هینایەتی باسی سەرەتای سوورەتی ئالی عیمران دەکات کە لە سەرەتای سوورەتی ئالی عیمران چۆن ئەتوو ئەلیف و لام میم دەخوێنیەوە ئەلیف لام میم ئەوجا ئەڵڵاه لە پاشەوی دێ ئەتوو لێرە چ دەکەی چەند شێوازێکمان هەیە چەند وەجێکمان هەیە تو دەتوانی بۆ شێوازەی بخوێنی یەکەمیان دەتوانی بە شەش جوڵە بخوێنی ئەوجا لێکی دەی دەتوانی وەقفکەی و دەتوانیش بە دوو جوڵە لەسەری بڕۆی ئێستا تەطبیقی دەکەین لەوانەیە هەندێک زەحمەت بێ لە تەطبیقاتی ئاگاداری بە دەتوانی بە طويل واتا بشش زولا بخوينيوا يكم اولا طويل الياء مع فتح الميم دتواني ميمكي كوتاي فتحه بديت چونك ليردا اگداري بالالتقاء الساكنين روددا بفتحه لسري درين اسا تطبيق اذا كم الف لام ميم اما شێوازێکیان ئەڵڵاهو دەست پێ دەکەیت شێوازێکی تر لێرە باسی دوو شێوازێکی لێ ئەو شێوازەکە ئەو باسەکە دەتوانی بە فەتحە دەتوانی لەسەری بڕۆی ئەلیف لام میم ئەڵڵاهو لا بەو شێوازەی یەکەی دەکەیە شەش جوڵە ئەوجا بە فەتحەی دەدەی میمەکەی دەچێت سەر ئەڵڵاه دەتوانیشی بە دوو جوڵە لەسەر میمەکەی بڕۆی بۆیە بەم شێوازە دەتوانی بە دوو جوڵە لە سەرەتای سوورەتی ئالی عیمران هەردوو ئاەتەکەی لێک بدەی بەم شێوازە ئەلیف لام میم ئەڵڵاهو لا یەکەم شەش جوڵەم درێژ نەکردەوە تەنها دوو جوڵەم درێژ کردەوە میم ئەڵڵاهو دەتوانی بڵێ میم ئەڵڵاهو بە شەشیش بۆیە لێرە بە دوو شێواز دەتوانی
ئەم دوو ئاەتەی لێک بدەی لە سەرەتای سوورەتی ئالی عیمران جارێکیان یەئەکە کە مەدێکی لازمە دەتوانی بە 6 جوڵە درێژی بکەیتەوە، جارێکیشان دەتوانی بە 2 جوڵە درێژی بکەیتەوە کە دروستیشە دەتوانی وەقفیش بکەیت لە ئاەتی یەکەم ئەلیف لام میم وەقف بکەیت دواتر بێ ئەڵڵاهو. هەر سێ شێواز دروستە والله ئەعلم. بۆیە لێرەدا ئاگاداری بین ئەمانە وەکو تێبینی هینایەوە ئاگاداری ئەم حرفانە بن. لە کۆتاییەکەیدا باسی ئەوە دەکا کە ئەو حرفانە چواردە حرفەی کە هینایەتی لە سەرەتای سوورەتەکاندا هاتوونە. ئەم حرفانەیە کە تا ئەڕا قافە سینە میمە عینە کافە لام ئەلیف و نون و صاد و یا و حا و ها لە سەرەتای سوورەتەکانی قورئاندا هاتوون. دەبێتە سێ بەشێکیان کە تەبیعیە حرەکەدارە، بەشێکی تریان کە مەدە ئەسڵیەکان و باسمان کرد حەی و تەغر کە مەدە ئەسڵیەکانە 2 جوڵە درێژ دەکرێتەوە. لە جیمیش باسی ئەوە دەکات کە ئەوانە کە ئەمڕۆ خوێنمان پێویستە 6 جوڵە درێژ بکرێتەوە کە نەقوس و عەسەلەکم، نەقوس و عەسەلەکم 6 جوڵە درێژ دەکرێتەوە. بۆی ئەم سێ بەشە کە ئەمڕۆ ئاماژەمان پێدا نەقوس و عەسەلەکم 6 جوڵە درێژ دەکرێتەوە، حەی و تەغر کە لە مەدە ئەسڵیەکان خوێندیمانە کە 2 جوڵە درێژ دەکرێتەوە. لا گوتمان کاف ها یا عین، نەمان گوتیا کاف ها یا زۆر درێژی ناکەین، تەنها لەوێ 2 جوڵەمان درێژ کردەوە. کات موسا چەندمان کاتماوە؟ بەم شێوازە کۆتایی بە مەدەکان دێنین بۆی ئاگاداری بن مەدەکان چەند زۆرێکی مەدمانەیە، بەڵام مەدە لازمەکان ئاگاداری بە هەموو 6 جوڵەیە و مەدەکانی ئەوانەی سەبەبی هەمزە 4 جوڵە 5 جوڵەیە و مەدە ئەسڵیەکان 2 جوڵەیە کە دەتوانی درێژیان بکەیتەوە. بەڵام ئاگاداری بە لەسەروی هەمویان لە هەمویان بەهێزتر وەکو مەدەکان ئەگەر مەدی لازمە هاتە پێش مەدی لازم واجبە ئەتوو 6 جوڵەی درێژ بکەیتەوە لە هەموو مەدەکان بەقۆترا. پاشەوەی مەدی واجب المتصل کە مەدێکە لە دوای لازمی بەهێزترە، دوای عەرض سکون بەهێزترە، دوای مەدی بەدەل دێکە. ئەمە بەهێزی مەدەکانە کە هەندێک لە کتابەکان ئاماژەیان پێکرێ، بەڵام لێرە ئاماژەی پێ نەکردووە. کات موسا کاتمان ماوە بچینە سەر 7 ئەلفەکان. مامۆستا بەڵێ ماوە 10 دەقەمان ماوە. باش بەڵێ 10 دەقەم ماوە. زۆر باش. لە لاپەڕەکەی کە مامۆستا باسی ئەم 7 ئەلفە دەکا، ئەو 7 ئەلفەی کە لە قورئاندا لە سەریان بوەستی دەخوێندرێتەوە و لە سەریشیان بڕۆی ئەم ئەلفانە ناخوێندرێتەوە. ئەمە بابەتێکی زۆر ئاسانە، تەنها بە ئەوە بەو سفرە کە لەسەر ئەلیفەکەیدا کرا دەتوانی بیناسیەوە کە ناخوێندرێتەوە لە کاتی وەسڵ. کاتێک لەسەر ئەم وشەیە ئەم ئەلفانە ڕۆشتی ناخوێندرێتەوە، بەڵام لە کاتێک لەسەر ئەم ئەلیفانە ڕاوەستای دەخوێندرێتەوە. 7 وشەمانەیە کە ئەم ئەلفەی تێدایە، بەڵام لە ڕسمی قورئانی دەتوانی بەوە بیناسیەوە وەکو سفرێکی ئینگلیزی لەسەر ئەلیفەکەیە، لەسەر ئەلفەکە سفرێکی ئینگلیزی لە کتابەکەی تەماشایەکە وەکو سفرێکی ئینگلیزی لە سکوونی گەورەترە، لە سکوونی لە هێمای سکوونی لە نیشانەی سکوونی گەورەترە، بۆیە دەتوانی بەبا بیناسیەوە ئەم 7 ئەلیفە کە لە قورئانی بەم شێوازەی داتیە. یاساکەی ئەوەیە ئەگەر لە سەری وەستاین دەیخوێنینەوە، بەڵام لە سەری وەسڵکەین و بڕۆین ئەلیفەکە ناخوێنرێتەوە. هەندێک حرفەکان بازەکەین. یەکەمیان ئەلیف لە وشەی ئانا، لە وشەی ئانا ئەگەر لە سەری ڕاوەستین ئەنا نەذیر، ئەنا بەفتحە ئەلیفەکە نارێن ئەنا نەذیر ئەنا نەذیر، ناکەینە مەدێکی تەبیعی درێژی بکەینەوە. ئێستا بۆ من لە سوورەتی قول یا ئەیوهەل کافرون لە سوورەتی کافرون داهاتیە لە ئاەتی 4 دەکە خوای گەورە دەفەرمێت ولا ئەنا عابد ما عبدتم ولا أنا عابد. ها أنا نم قلت يا ولا أنا عابد، أنا الفكي دريج ناكينو چونکە لەسەری دەڕۆین، بەڵام ئەگەر لەسەر ئەم شێ ڕاوەستاین دەخوێندرێتەوە بە ئەلیف ولا أنا ئەو وەقفم کرد دەخوێندرێتەوە، بەڵام ئەگەر بڕۆین ناخوێندرێتەوە ولا أنا عابد ما عبدتم. بەم شێوازەی تەطبیقی دەکەی لەسەر هەموو کەلیمەکان.
لدوميان لسر ألفك لسر شيء لكن لهذيك لا سورة كان القرآن دهاتي أجر هاتو أم ألفا أم صفر إنجليزي لسربو ناخو اندريتو لكاتي وصل دابل أم لكاتي وستايل سيدة خويا لكن هو الله ربي بلام لسر شيء لكن وستاين وقف ما كرد ألفك دخو اندريتو هو الله ربي وبمشي وازي ألفكان هي سيميان ألف لو شيء الظنون لسورة أحزاب داهاتوا أقدار بين بمشي وازي دخو اندريتو وتظنون بالله الظنون كتاي آيات أجر وستاي بيخوينو ظنونا بدو حركة ظنونا بلام أجر أمدو آيات مان ليك دا تيدكين ألفكين أخواني نوا وتظنون بالله الظنون هنالك بفتحة أنجيني دخوينو ألفكا بني ناميني سارم يان لو شيء رسولا سورة أحزاب دهاتيا بويا أطعنا الله وأطعنا رسولا أجر وقف ماكر كتاي آياتا بلا ما أجر أمدو آياتا الليك دا أو ألفك ناخوين دي توبركو بفتح لسيدرين وأطعنا الرسول وقالوا رسولا وقالوا أجر بيتو وصل ماكر بيتو آياتا كمان ليك دا لبين زميان وشي سلسبيلا لسورة إنسان داهاتوا بويا أقدار بين فأضلون السبيل أقر راوستاين ديسان بهمان شواز يا ساكت دا تطبيقك فأضلون السبيل بلام أقل لك ماذا فأضلون السبيل سبيل بفتحك ربنا كواتا دوزولي دريج ناكيتوا للششميان سلاسلا وشي سلاسلا عقداري بين بمشي وازدها تلا آتي سورة إنسان آتي توارك أخوة قرد فرمد إنا أعتدنا للكافرين سلاسل وأغلالا سلاسل بفتحة سلاسل وأغلالا بمشي وازي بلام أجر هاتو لو راوستان دتواني بألف بخوينيوا إنا أعتدنا للكافرين سلاسل بمشي وازج دخين ديتوا وهروا بشوازي كي تريج دخين ديتوا سلاسل لا مكي بسكونيش دتواني بخوينيوا بدو شواس شيء سلاسل دخين ديتوا ها لا تنيشي أماجي بيدايا وەکو تێبینیش لە لاپەڕەکەی پشتۆ ئاماژەی پێدایە لە سوڕەتی ئینسان وشەی سەلاسیلا بە دوو شێواز دەخوێندرێتەوە ئەگەر لەسەری وەستان یان ئەوەتە بە ئەلیف للکافرینە سەلاسیلا یان ئەوەتە لامەکەی سکوونکە سەلاسیل بەم شێوازە توانی وەقفکەین بەڵام ئەگەر بڕۆین ئەلفەکە ناخوێندرێتەوە چونکە ئەم نیشانە سفرەی لەسەرە إنا أعتدنا للكافرين سلاسل وأغلالا بەم شێوازەی لا حفتميان كوتايا خال كباسكين أو ألفي لو شيء قوارير لا سورة إنسان آياتي بازداتها كاتك أخوة جودة فرمين ويطاف عليهم بآنية من فضة وأكواب كانت قواريرا أجر وقف ماكر لكوتاي آياتك دخوين دريتوا قواريرا بلام أجر لپاشوی لێکماندا أو ألفك ناخوێندرێتەوە ويطاف عليهم بآنية من فضة وأكواب كانت قوارير من فضة هردو شي قوارير كم لێکدا بويا ألفك ناخوێندراوە بەم شێوازەی أم حفت ألفمانەیە لە حفت وشەمانەیە کەم ئەلفانە ناخوێندرێتەوە لە کاتی وصل كردن ولا كاتي وسطان لسري الفكان دخوين دريتوا وشي سلاسل التيبينكي دايا بدو شواز دخوين دريتوا لهر كتابيك ما كوتاي بن بابته ديني كتابيك بسيادك شتيجي لم حفظ ألفا ياخذ لما الدكان كان كوتاي من بمدكان هنا
دەتوانن بەشداری بکەن و پرسیاری خۆتان ئاراستە بکەن هەرچەندە ئەم دوو لاپەڕێن بە سەرەعی باس کرد چونکە بابەتێکی ئاسان بوو بۆیە پێویستە ئێوەش مراجعی بکەنەوە و خۆتانی بۆ تاقیکردنەوەکان ئامادە بکەن و تەطبیقی بکەن ئەم ئاەتانێکە لێرە نووسراوە لە ژێدەرەکەی ئاماژەی پێدا دەتوانی موسحەفەکەی بکەیەوە و لەکنە خۆت تەطبیقی بکەی بۆ ئەوەی باشتر چاکتر شوێنەکان بناسی و تێدا تەطبیقی بکەیت ئەگەر تێژ نەگەیشتی دەتوانین جارێکی تر ئەم ڤیدیۆیە لێ بدەیتەوە بۆ ئەوەی باشتر و جوانتر تێبگەیت بەم شێوازە کۆتایی باوانەی ئەمڕۆ دێنم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك